سیستەمە دەبێتە هۆی ئەوەی کە کۆتایی بە دوو جار گۆمەرکردن بێنە لە هەرێمی کوردستان. نەخێر بە ئەوە بیڵێن لە هەرێمی کوردستان ئێمە هەر لە نێو ئەم سێ چوار پارێزگایی هەمانە هێشتا دوو جار گۆمەرکردنمان هەیە. ئێستا تۆ ناتوانیت لە نێوان سلێمانی و هەولێرە بەبێ تەنسیقێک بەبێ جۆرێک لە پارەدان بڕواو کە ناتوانی تەشت و سەپڵ و واری مۆبایل و هەرچی کەرەستەی زۆر سادە و ساکاری نێوماڵ هەیە تۆ بتوانین لە پارێزگایەکەوە بیگوازیتەوە بۆ پارێزگایەکی تر کە ئێستام هەر لە ناو هەرێمی کوردستانە ئەی چۆن لە بینی حکوومەتی فیدراڵ و هەرێم دەتوانرێ ئەوە بکەن. لە ڕووی سیستەمەوە دەتوانرێ یەک گومرگ دەدرێت لە ڕووی سیستەمەوە، بەڵام فرسەت دەدا بەڕەش لە ڕێگەی هێزە دەسەڵاتدارەکانەوە بازگەکان بەکاربێنن بۆ ئەوەی پارە لە بازرگانان وەربگرن بۆ ڕەتکردنی کاڵاکانیان. ناتوانێت لە 100% کۆتایی پێبێنێ، ئەوە پێویستی بە لێک تێگەیشتنی سیاسی هەیە، پێویستی بە دڵسۆزی هەیە.